بە شێوەیەکی تایبەت کە تۆ باسی شێرپەنجەکەین شێرپەنجە خۆراک ناتوانین بڵین ئەم خۆراکە گەربی خۆی بێتە هۆی ئەو بڵێن جۆرە لە شێرپەنجە یان ئەگەرنەی خۆی چاکە بیتەوە شتێک نییە کە ڕاستەوە خۆبێ بەڵام بێگومان لایفستایل بە شێوەیەکی گشتی کە خۆراک یەکێکە لە ئەوانە بە شێوەیەکی درێژخایەن کابێ بە عادەت توێمە لە مناڵی و لەسەر شێوە عادەتێک ڕاین شێوە خویەکی خۆراکی ڕاین ئەگەر تەندروست نەبێ و کاتە بە شێوەیەکی کۆلێکتیڤ بە شێوەیەکی گشتیە بێتە هۆی ئەوەی کە تووشی شێرپەنجە بین بە ئێمە خۆراک چی باشە و چی خراپە توانین ئێمە لێرە یاگەر بە شێوەیەکی کورتی کەینەوە شتە باشەکان یان خۆراکە باشەکان و خۆراکە خراپەکان حەزەکەم خراپێک و باشێک ئەڵێم بۆی ئەو نییە بەرامبەر بەیەک بڵاستنەوە خۆراکی ڕۆژانەمان چی تیاابێ باشە سەوزۆ میوە سەوزۆ میوە بەشێکی زۆر زۆر سەرەکیە لە خۆراکی ئەمە لەبەرچی لە بەرەوەی بڕێکی زۆر زۆر دژە ئۆکسانیان تایە جێ ئۆکسانیان تایە هەنە ڤیتامین هەیە و ڤیتامین وەکو سی و ئی و سرینیۆم و ئەمانە کە بڵێن بە حەسەلمێنراوە کە ئەمانە بەرگریەکەن لە توش بوون بە شێرپەنجە بە شێوەیەکی باش لە میوە سۆزەیە هەیە مادەی تریان تیاوەکو کارۆتینۆید کە لە خۆمانزای ڕەنگە یا بە خواردنەکان وەکو گێزەر وەکو بیبەری ڕەنگە و ڕەنگۆمانە ئەو ڕەنگە یا پرتەقاڵ ئەوانەی کە ڕەنگی پرتەقاڵی و سوور و حتا سۆزێکی تۆخ ئەوانە بە خۆراک کەمە کارۆتینۆی دەکامە بەرگریەکە لە شێرپەنجە پۆلیفینۆڵمان هەیە کە لە هەنێ مادەی وەکو چاو قاوە شکلێت و هەنێ سپایسی ینی ئەوانەی توونەکان لەمانەیە هەیە کامەشار بەرگریەکە لە شێرپەنجە بە لێکۆڵینەوە سەلمێنراوە ئەمانە خۆراکی باشن کە پێویستە هەبێت بەرامبەر بەوە چی نەخۆین خراپە چی نەخۆین خراپە ئەوش هەروکوتم شتێک نییە کە ڕاستەوە خۆ بڵین وڵا ئەمەی خوارد و شێو شێرپەنجەیە بوو بەڵام خۆراکەکانەوەی کە زۆر زۆر ئێستا بڵێن تشکی لەسەرە گۆشتە بە تایبەتی گۆشتی سوور و بە تایبەتی تر گۆشتی دەستکاریکراوی سوور واتە ئەوەی باکۆن و سۆسەج و ئەمانە کە هەر گۆشتێکی سوور کە دەستکاری کرابێ باشترە خۆمان لێ بە دوور بگرین چکامە سەرمێنراوە کە زۆر پەیوەندی هەیە بە شێرپەنجەوە بە تایبەتی شێرپەنجەی کۆڵۆن و کۆندامی هەرس کامەوە کات لەبەرەوە تا لە گۆشتی سووری دەستکاری کراوە بە دووربین باشترە و گۆشتی سوور خۆشی بۆ ئینسانێکی ئەداڵتیانی گەورەیەکی وەکو ئێمە باشترە لە هەفتەیەکە لە 500 گرامی لێنراو ینی 750 یا 700 کاڵەکات لەوە زیاتر نەخۆین لە هەفتەیەکە و ئەمەش لەگەڵ شتەکانی تراوەکوتم سەوزۆ میوەی تیاابێ ڕیشاڵی تایە جۆکسانی تایە ڕیشاڵەکان دوواکەن کە جوڵی خواردن لە جۆگەی هەرسمانە خێرابێ لە قەبزی وانە بە دوورمانەکەن و لە بەرەو پاکبوونەوەی جسم خێراترە بێ و ئەگەری شێرپەنجە نایڵێ ئەگەر باسی خواردنی تر بکەین چەوریەکان چەوری باشمانێ و چەوری خراپمانێ چەوری باشەکان زۆر زۆر باشن بۆ نمونە گوێزمان هەیە بادەمان هەیە چەوری ماسیمان هەیە زەیتی زەیتونمان هەیە زەیتی یان ڕۆنی ماسیمان هەیە ئەمانە چەورێکی باشن یارمەتی وایە کە دوور بین لە شێرپەنجە بەرامبەر بەوانە چەورێک گۆڕاوەکان ئەینەشت ترانسفات دەبێت کە لە ئەنجامی سوربوونەوەی مادەکان دروستەکریان لە ئەنجامی سووتانی چەوریەوە دروستە بێت ئەمە ڕاستەوخۆیکی ینی تەسیرێکی ڕاستەوخۆی هەیە لەسەر دروستبوونی شێرپەنجە لەبەرەوە باشترە لە شتی سوورەوەکرا بە ڕێژێکی زۆر شتی سوتا و لە جبس و ئەوانەی کە چەوری دەستکاریکراویان تایە کە بە ڕێژێکی دیایکراو هەیە لە زۆر مادەی سروشتی شایەک لەوانە گۆشتاوە هەر سەبەبێکی ترە کاڵەن گۆشتە بێت کەم خۆی لەبەرەوە تا بتوانین لە ترانسفات یاتە چەوری گۆڕا و چەوری تێر خۆمان بە دوور گرین بەرامبەر بەوە چەوری باشەکان کە چەرەسات و ماسی و زەیتون و زەیتی زەیتون و ئەمانە بەکاربێنین باشترە خۆی پاکی ژینگە هۆکارە بۆ بڵین بۆی هەر ژیانێکی تەندروست هەبێ بە شێوەیەکی گشتی سەحەت باش بێ کاتێکا کە ژینگە پیسە بێ بە دووکەڵ ئەو دووکەڵ ئایا ڕاستەوخۆ بەرخۆتەکە دووکەڵی سیارە و دووکەڵی کارگەکانە دووکەڵی ئەوەیە کە ڕاستەوخۆ بەرسیەکانە بکەیان لە ڕێگەی شتێکی ترەوە خۆی پیسبوونی خواردنەکان ئەوەی ترسی هەیە بۆ لەوانەیە بڵێن بۆ توشبوون بە مشەخۆر و بە سکچوون و بەڕشانەوە لەو ڕۆ زیاتر وەکو شێرپەنجە ئەوەی کە زیاتر یعنی ئەگەر ئەو خواردنەکاریکەی هەبێ پێکاتەکەیەتی ئەوەی کە بەڕێزەوەتت یان ڕۆنەکەی زۆر بەکارانە لێنراوەتەوە کاتە ترانسفات و چەوری خراپەکان کە باسم کرد زۆرەتیایە یان بۆ نمونە یەکێکی خۆی گرتووە سەمونی زۆرە خوانانی زۆرە خواسپی شیرینی سەرعەربانە خوا شیرینی خۆی لە خۆیان هۆکارێکی ترە بۆ شێرپەنجە چونکە شیرینی زۆر ڕێژەی ئینسۆلین واکە کە بەردەوام لە جسممانە بەرز بێت کاتێک ئینسۆلین هۆرمۆنێکە یارمەتی دابەشبوون و گەشەکردنی خانەکانە کاتێکە بە ڕێژەیەکی ناجێگیر یعنی بەردەوام بەرز ئێمە پێویستمان پێێتی تا ڕادێکی باش بۆی خانەکانمان گەشە بکە بۆی جسمان تەندروست بمێنێتەوە بەڵام هەموو کاتێک نا کاتێک ئەم ئینسۆلینە بە شێوەیەکی بەردەوام لە خوێن تا هەر بەرزە وا کات کە ئەگەر شانەی یعنی خانەی شێرپەنجەش دروست بێ لە ناو نەچێ بە پێچەوانەوە لە باسی لە ناو بچێ و جسم سەیطرە بکا بەسەریا
گەشاکە ئەو کاتە لە کۆنتترۆلی تۆ دەرەچێ یان یەکێکی تر لە هۆکارەکان هەر لە ژینگەەوە باسی کرد جگەرە کێشانە جگەرە کێشان بە شێوەی ڕاستەوخۆ و ناڕاستەخواتم نەگەر خۆم جگەرە کێش بم ئەو کاتە سیەکانی خۆم تووشەکەم و سێکن هاات بۆ باوکەکە جگەرا کێشیان دایکەکە لە ماڵەوە مناڵەکان و هەموو چواردەورەکەیان تۆ زۆرە چیتە کافێ و ئەوانە کە نێرگەلەوە ئەنەوە ئەشکال دووکەڵ و ینی ئەوە لە ژینگەکایە و کاتە تۆژەوی بە سێکران سمۆکەر واتە تۆش هەروەکو جگەرە کێشێکە بی یەکێکی تر لەوانە خواردنەوەکانە ئێتە خواردنەوە غازیەکان لەبەر شەکر و مادەکان کەتیایەتی و خواردنەوە کحولیەکانە کە ئەگەر بە ڕێژێکی زۆر بخورایویش بێگومان شێرپەنجەی کۆڵۆن و پەنکریاس و هەموو شێرپەنجەکان بە ڕێژێکی زۆر زیادەکە خۆمان زۆر بەمان لەوانەیە من گۆشتە خەمم جەمیدەی ماڵی خۆمان بەس ئەمە هەر بە فرێژدان ڕێگە لە ماوەیەکی کاتی خۆیانکە 4-6 مانگە بەکاربێنرێ بەڵام ئەو گۆشتانی کە ئێمەڵین دەستکاری کراوش مادەیان تێکراوە یعنی مادی تێکرێ بۆ تامەکەی سۆدیم بایکاروی تێکرێ ئەنە ئەشکال یعنی تامەکەی دەستکاریەکرێ مادی تێکرێ بۆ حتا سوێرەکرێت چۆریەکەی دەستکاریەکرێ جاریوایە حتا شەکری تێکرێ ئەمانەوەی لێکە تامەکەی خۆشتر بێتەوە کە خۆی تامەکەی لەوانەیە لە گۆشتێکی احتیاجی خۆشتر بێ بەس ئەم تامە ئەو کاتە کە دەستکاری کرا ئەو کاتە خراپە بێ لەبەر ئەو مادانەی کە تیاتیان مادە پارێزکارەکان کە ئیکەنە گۆشتەکە بۆی ماوەیەکی زۆر بمێنێتەوە خراپ نەبێ ئەو کاتە خراپە ئەوە یعنی مادەکە وای لێکا کە خراپ بێ دەوری سوۆشیال میدیا و دەوری میدیای زۆر زۆرتیە ینی چکە ڕۆژانێ من سی تەلەڤیزیۆن کەمە گەر ساعتێک لەوانەیە چارێکە 20 دقیقە هەر بە ئەلاناتی خواردن و فلانشت باشە ئەو خواردنەکە ڕازاوەتەوە و ئەمانە وای لێ کردووە ئەگیناوەکو تەبیعەتی مرۆڤ زۆر حەزی لە شتی سروشتیە یعنی بەعکسەوە مناڵم هەموو مرۆڤێک خاستەن تۆ من وەکو دایک و باوک وەکو مامۆستا من وەکو دکتۆری مناڵان زۆر گرنگە ئەم جیلی کە تازە پەروەەردە بێ ئێمە بێ زۆر زیاتر ئاگامان لێ بێ چکە دنیا بەرەو ئیندەستراڵی بەرەو ئەوە چێ زیاتر چاو لە دەرەوەکەین و ئەوەش عادەتێکی خراپەت کاکەم ینی با ئەو شتیان لێەوە وەرنەگرین چکە خۆیان ئاڵودەی ئەوەن کە ناتوانن کە خواردنی بەست و ئامادەکراوە ئەمانە بەکارێنن کە زەرێری هەیە بۆ تەندروستی با ئێمە خۆ باشەکان لەگەڵ خۆمان بەرین با دایکان بیکەن بە خوددا ئێمە سەوزە و زەڵاتە و شتێکی باش بن تەندروست بن بە مناڵەکان با دایمەن هەوڵ بە کاتێکی زۆر بەجددی کەمی تێچێ زام دایکاتی لەوانەیە قورس بێ لەوانەیە زۆر بمان ئیشی دەرەوەمان هەبێ بەس با دایمان خواردنێکی ئەگەر سادەشە بەس خواردنێکی سروشتی حازر بێ لە ماڵەوە بۆی مناڵەکە و ئەندامانی خێزانەکە مەجبور نەبن کە پێش بەوە بەس خواردنێکی خراپ ئامادە گەشەی مناڵ سەرەتان سەحەتی بەعام یعنی لە مناڵێکی تەندروستە سێ گۆشەیەکە خەوە خواردنە و فیزیکەڵ ئاکتیڤیتی واتە چالێکی مناڵەکە خواردنەکەی ئەو بکە باسمان کرد خواردنی تەندروست بێ هەمە جۆر بێ سەوزە و میوەی تیابێت کە ڤیتامینەکانی تیابێ و خەوێکی تەندروستیە بێ ئایپاد و مۆبایلی نەی دەستا درنگانێکی شەو و دوای خەوەکەی لێ تێک بچێت چکە ئەمە هەموو هۆرمۆناتەکانی جسمی تێکە جسمی ئەمەش بە هۆرمۆن یعنی ئیشی ئەکا لەبەرەوە ئیشکردنی جسمی تێکەچێ کەشەی دواکەوێ هۆرمۆن کەواتە وتمان خەو خواردن و چالاکی ئەگەر هەر باسیشکەین لە ڕووی شێرپەنجەوە بەجددی جوڵە دەورێکی زۆر چاکیە یعنی من هەمیشە کە دایک و باوکیان دکتۆر جوڵەی زۆرە ینی بەجددی جوڵە نیعمەتە مناڵی بێ مناڵ نابێت دانیشێ مناڵ ئەگەر مناڵم خوانەخواستە بازێک کەسێک هەیە کە نەخۆشی هەیە وەکو ئۆتیزم و ئەمانەکە شتێکی ناتەوێت بەڵام مناڵی ئاسایی تا بجوڵێ باشترە چکە جوڵە بەرگریە لە نەخۆشی چالاکیە شەی مناڵەکە کاتەوە خەوی باشترە بێ گەشەی باشترە بێ و گەورەکانیش خۆمان یعنی تا بتوانین تۆزێک خۆمان لە سیارە بە دوور بکەین نەبێ ڕۆژی نیم ساعت بە پێ بڕۆین ئەگەر بتوانین جیمێ بکەین ڕۆژانە هەفتەی 2-3 ڕۆژ بۆی خۆمان لە نەخۆشی لە شێرپەنجە بە دوور بگرین زۆر باشترە بێ